حاضرة نتیجه كان هشتا اعلان ناكم راستي دنگيان باش بوو بەعام گروپێکی زۆر بەڵێ. باش بوون وەک شخصی خۆم دەنگی کاک دلۆڤانم زۆر پێخۆش بوو زۆر جوان ئەدای کرد بەڵێ ئاستێکی زۆر باشی پێشاندا هەموویان بەعام سۆزداخان کاک خالید یعنی هەمویان کاک ئەحمەد بەڵامی سروشتی بەرنامەکە وازەحە بەڵێ ئیلا دەبێ ئەو کەسانە بێکە نمرەکانیان زیاترە بەڵێ هیوادارم دوو کەس ئەمڕۆ بەڵێ لێژنەی وەرگرت بێ یەک یەکە بێ بێتە پێشەوانێ باشە کاک ئەحمەد تۆ بخوێنەوە کاک ئەحمەد بەڵێ ئەرکە قورسەکەیان بە مامۆستا عەبدولقار ڕاست من ئەو دلەنینە بخوا دلێ پێشێژە بهلم جیان ئەخۆ بەرندێ ئەس لێبۆری نێشتات خوازم من عافیم کرد من نابێت کەسێکی جاوازکم بەس بۆ بەرنامە وسا مامۆستا بەداخەوە بەشدار بوو ئەحمەد محەممەد